نها گەلێک ژواخۆ ئامادەتکەن یان بەرەی خوا ددنە سەر کار یانجی بەرەی خوا ددنە دبستان و زانینگەهان یان هەرچێ کارێکی دن بە بمەبەستون دەردکەبن. لە هەیەک ژی دومارە دەدمێنن لەومان خازن بێجارێ باڵاو بکشێنن لەسەر چەند پێنگاوێن گرنگ دەما کوونج خەودرابن اون چاوە ڕۆژاخوا بە تەندروستی بە وەرزشێ دەست پێ بکەن بسپۆرێ وەجارێمە بەرەی خاوەدایە هۆڵە ئیسپۆرتە و جێکی تایبەتە بۆ وەرزشێ جوان گەن ژن زلام و پیرژی بەرەی خوا ددنەڤەر هەتاکو پارێزەریە لەسەر تەندروستیە خۆ و لاشێ خۆ بکەن چەند پێنگاوێن گرنگ هەنە ئەگەرەوە بەرە بشۆپینن ئیرۆ وندکارن هەر ڕۆژ دووبارە بکەن و سبەهەکە تەندروست و باش بەمەرە دەست پێ بکەن. نهاجی هەردوو کۆچ هەردوو ڕاهێنەرن سپۆرێ فەرناز و وەرد مرامەدەنە دێن و ڕۆژەدا گەلێکی بخێر هاتن. فەرناز خۆتوەک و خانمێک ئێستا بەیانیە زوویە زۆر خەڵک سیرمان دەکەن زۆربەی خانمەکان ئێستا لە ماڵن خەریکەم تازە لە بەخە و بەخەبەردن ئامادەکاری دەکەن بۆ ڕۆشنەوە دەرێ یانیش لە ماڵە دەمێت. پرسیارم ئەوەیە ئەتوو چی پێیان دەڵێ کە چۆن بیانیەکەی خۆیان دەست پێ بکەن بە وەرزشێکی تەندروست و بڵێن بەسیت. سەرەتا من سڵاو لە هەموو لایەک دەکەم. دەمەوێت ئەوە بڵێم کە ئەو ڕاهێنانی کە ئێستا کردمان ئەوە 20 خولەکە و هەموو کەسێک دەتوانێت لە ماڵەوە ئەنجامی بدات. کاتێکی زۆر لە هیچ کەسێک نابات. باشترەکە بەر لە دەستپێکردنی وەرزشەکە شتێک بخۆی وەک سێوێک یان مۆزێک. چونکە ئەوە لە پەستانی خوێن دەتپارێزێت. لە ڕاستیدا باشترین شت ئەوەیە کە بەر لە دەستپێکردنی ئەو ڕاهێنانە دەبێت هەندێک وەرزشی بازدانی پەت ئەنجام بدەیت بۆ ماوەی 30 چرکە. دواتر دەوەستیت و تاوەکو 20 چرکە پشوویەک دەدەیت. ئێستا یەکەمین تدریب ڕاهێنان ئەوەیە کە بە ئەوەریس جامپینگ حەبل دەکرێت. باسی جامپینگ ڕۆبت کرد دوای ئەوە چی بکەین باشە؟ دوای ئەوە ڕاهێنانی کەتەب سوێنگ ئەنجام دەدەی کە لە سەدانەوەدی شانەکانت کار دەکەن. لە هەمان کاتدا ڕانەکانیشت. هەر وەک گوتم لە کاتی بازدانی پەت دەبێت 30 چرکە ڕاهێنان و 20 چرکەش پشوو بدەیت بۆ ماوەی 3 جار. دوای ئەوە دەچیتە ڕاهێنانێکی دیکەوە. بۆچی باشە ئەم هەنگاوانەی کە دەکرێت و دەڵێ 30 چرکە 20 چرکەش ئستراحەت بۆچی باشە؟ لە زۆربەی حاڵەتەکاندا کاتێکە خەڵک ڕاهێنان دەکەن ناتوانن بەردەوام بن لەو ڕاهێنانە بەبێ وەرگرتنی پشوو. ئەو 20 چرکەیە تۆ دەتوانی دەم و چاوت پاک بکەیتەوە چونکە ئارەقە دەکەیت و پێویستت بەوەی ئەو بخۆیتەوە چونکە قورگت وشک دەبێت و دەتوانی هەناسێکی قوڵ هەڵبکێشیت. دواتر خۆت ئامادە دەکەی بۆ دەستپێکردنەوە بە ڕاهێنانەکە. بۆیە گوتمەوە پشووە پێویستە بەڵام لە 20 چرکە زیاتر پشوو وەرگرتن باش نییە چونکە پێویستت بەوەیە کە لێدانی دڵت بە بەرزی بمێنێتەوە. کاتێکیش لێدانی دڵت بە خێرایی دەمێنێتەوە ئەو کاتە کێشتدا دەبەزێت و چاوری کەم دەکەیتەوە. بۆیە ئێمە دەڵێن لە نێوان 10 بۆ 20 چرکە پشوو بەڵام زۆرترین پشوو نابێت لە 30 چرکە تێپەڕ ببێت. پاگێجەیە کە پێکێنراوە لە چەندین پێنگاو تەنها یەک کەس دەتوانێت بیکە یانیش دەبی دوو کەس بن زیاتر بە چۆنە؟ ئەو ڕاهێنانی کە ئێستا ئەنجامماندا گرنگ نییە بە تەنهایی دەیکەیت یان دوو کەسن یان وەکو گروپ. تەنانەت دەتوانیت هەموو ئەندامانی خێزانەکەشت لەگەڵ خۆت بەشداری پێ بکەیت. ئەگەر ژمارەتان زیاتر بێت ئەوە چێژی زیاتر دەبێت و بۆیە بۆ وەڵامی پرسیارەکەی تۆ دەڵێم گرنگ نییە بە تەنها وەرزشەکە دەکەیت یان پێت خۆشە بۆ گروپ بیکەیت. زۆر باشە. ئێستا پێنگاوی سەیە پێکەوە دەبینین ئەوەیە کە لەسەر شان تا ریاضای کتابەتە ئەوە بۆ چەند چرکە چەند جار ئەوە بکرێت. ئەو ڕاهێنانە ناوی شۆڵدەر تاپە.
شوێنی خۆت لە سەرزەویت دەگری و دەستەکانت بەڕێکی جووت دەکەیت و پشتی لەگەڵ شانت لە پشتەوە دەبێت لە یەک ئاستا بێت. دواتر دەستی ڕاست بۆ سەر بەشی چەپی سینگت دەبیت و بە پێچەوانەشەوە. نابێت هیچ شوێنێکت بجوڵێت و تەنها سەرنجت لەسەر ڕاهێنان بە شانەکانت دەبێت. لەو کاتەدا 90% ماسوولکەکانی سکت کار دەکەن. هەروەها شان و باڵ و ڕان کار دەکەن. ئامانج لەو ڕاهێنانەش وەرزشکردنە بە ماسوولکەکانی سک. بەڵام لە هەمان کاتدا هەموو لەشت پێکەوە کار دەکەن. یەک پێنگاومەوە پێشەوەی کە بچینە لای وەرد چونکو لە خاڵی پێنجەمدا وەردیش هات و پێکەوە هەندێک ڕاهێنانی جوانتان ئەنجامدا سەرنجڕاکێش بوو. چوارەمینیان چییە؟ ڕاهێنانی چوارەم هی ماسوولکەکانی سینگە کە دەستەکانت بۆ پشتەوە دەبیت و لنگت بەرز دەکەیتەوە. لە هەمان کاتدا دەبێت شانت بجوڵێنیت. کاتێک کە تۆ ئەوە دەکەیت لە 90% ماسوولکەکانی خوارەوەت کار دەکەن. لە 100% لە ماسوولکەکانی سەرەوەی جەستت کار دەکەن. هەروەها تاوەکو خێراتر ڕاهێنانەکە ئەنجام بدەیت ئەوە چەوریش خێراتر کەم دەکەیتەوە. بەڵام ئەگەر بە هێواشی ڕاهێنانەکە بکەیت ئەوە کاریگەری لەسەر ماسوولکەکان دەبێت. لە ڕاستیدا ئەوە دڵخوازترین یاری منە. فەرناز لەگەڵمان منەوە وەردژی بخوا پێنگاوە پێنجەمیندا تەبلی ناڤاڤێ ڕاهێنانێ بوو و خۆش پاکێجەکەی پێکاتیە نۆرمالە کەسێک دوو سێ پێنگاوان سکیپ بکات دەبژێ بەردە و پێنجام دەست پێ بکە وە کوتە دەست پێ کرد. نەخێر لە ڕاستیدا نابێت هیچ کام لەو هەنگاو ڕاهێنانە پشتگوێ بخەیت. پێویستە ئەو ڕاهێنانە بکەیت وەکو یەک پاکێج. ئەگەر درەنجش دەست پێ بکەیت بەڵام دەبێت هەمووی ئەنجام بدەیت. هەر یەک لەو ڕاهێنانە 7 خولەکە بە هەمووی دەکاتە 20 خولەک. بۆیە پێویست ناکات هیچیان پشتگوێ بخەیت بۆ ئەوەی سوودیان لێوەربگریت. ئەوەی ئێمە لەو ڕاهێنانە دەیکەین بەسەر بۆکسەکەدا خۆمان هەڵدەدەین. دواتر پاڵ دەکەوین و کەمێک وەرزشی سنگ و سک ئەنجام دەدەین. دواتر هەڵدەستینەوە. ڕەنگە لە ماڵەوە ئەو بۆکس و کەرەستانت نەبێت. بەڵام دەتوانی لەسەر قەنەفە و بە هاوبەشی لەگەڵ کەسێکی دیکەدا ئەنجامی بدەیت. بۆیە هیچ بربەستێک نییە. دەبوو ئەوەش بڵێم کە دەتوانی 30 چرکە وەرزش بکەیت و 20 چرکە پشوو بدەیت. بگەڕێینەوە بۆ ڕاهێنانی دواتر کە پێی دەگوترێت نێک لەفت. بە هەماشەوە دەتوانی بەتەنها و لەگەڵ کەسی دیکەش ئەنجامی بدەیت. ئەو ڕاهێنانەش بۆ دوو بەشی خوارەوەتە، خوارسنگ و سەرڕانێک. ئەگەر هەردووچیان بەیەکەوە ئەنجام بدەیت چێژی زیاتری دەبێت. بەشێکی دیکەی ڕاهێنانەکە پێی دەگوترێت جەمپین سکوات کە لەگەڵ هاوبەشەکەدا بەسەر یەکدا خۆتان هەڵدەدەن. ئەوەش بۆ ماوەی 30 چرکە دەبێت و بەنۆبە دەبێت. دوایین ڕاهێنان کردمان پێی دەگوترێت سترێکین کە زۆر گرینگە. ئەوە دەتوانی بار لە دەستپێکردنی ڕاهێنانەکانی دیکە یان دواتر ئەنجامی بدەیت. ئامانز لەم وەرزشاوەیەوە لە ماسوولکەکانت بکەیت بەهێزتر بن کە ئەوەش بۆ ئەوەیە خۆت بپارێزیت لە هەر برینداربوونێک یان زیان پێکەوتنێک لە داهاتوودا. ئەو وەرزشانە تایبەتن و پێویستیان بە ئامێر و کەلوپەل نییە. دەتوانی لە هەموو شوێنێک ئەنجامی بدەیت، لە سنتەرەکانی لەش جوانی، لە نێو پارک و لە ماڵەوەش. هەر چۆنێکت پێخۆش بێت ئەگەر تۆ ئازار دەکێشیت بەدەست قەڵەوی و کێشی زۆرەوە ئەوە باشترین ڕێگەیە. ڕاهێنانێکی زۆر ئاسانە و 7 خولەکە بۆ هەر یەک لەو ڕاهێنانانە. تەنها ئەوەت لەبیر بێت ئەگەر پشووی زۆر وەربگریت لێدانی دڵت نزم دەبێتەوە و تۆش هیچ چەوریەک لەدەست نادەیت. ئەوە تەنها 20 خولەکە لە ڕۆژێکدا. تۆ 24 کاژێرت هەیە لە شەو ڕۆژێکدا. بۆیە 20 خولەک هیچ نییە. دەتوانی بیکەیت لە بەیانیان یان لە دوای تەواوبوونی دەوامەکەت. هەموو کەس دەتوانێت ئەنجامی بدات. باوەڕم پێ بکەن هەموو کەسێک دەتوانێت ئەنجامی بدات. چونکە ئەوە بەهێزیت پێ دەبەخشێت و قەڵەویت کەم دەکاتەوە و تەندروستیشێت باشتر دەکات. یعنیش دەبلا کوون 20 دقیقە زەدەتر خەو دەبمرن و هەندکارن 20 دقیقە بێ پاکێجە کمان هاژۆرە نیشان دەدە ئەم نیشانجی دەدەن دێن و ڕۆژەدا ڕۆژانە دماڵا خۆدا جیبجی بکەن. وەک پرسەکەدن دەربارەی باشترین سەقا جەهش بۆ ئەنجامدانە وەرزشە سەبی بە تایبەتی
نۆرمالت ناو جیمەکێ دەبێ یانجی ئەگەر دەربە بە باشترە. باشە سەبارەت بە خواردن هەموو کەس پێویستاوە بزانێت کە دەبێت سیستەمی خۆراکیان ڕێک بخەن. خواردن نزیکەی لە سەدا هەفتای لەشە. دەڵێن چی بخۆیت ئەوە بەرهەم دەهێنیت. ئەگەر خواردنی بۆرگەر بخۆیتەوە بۆرگەریش بەرهەم دەهێنیت. ئەگەر پیزا بخۆیت ئەوە پیزاش بەرهەم دەهێنیت. بەڕاستگۆی بڵێم شتەکە بەو جۆرەیە بۆیە دەبێت بەرەو خواردنی تەندروست بچیت ئەگەر دەتەوێت سوود وەربگریت. چونکە ئەگەر خواردنی خراپ بخۆی ئەوە هیچ ئەنجامێکت دەست ناکەوێت. بەڵام کاتێک خواردنی تەندروست دەخۆیت ئەوە لە شولارت جوانتر دەبێت و تەندروستتر دەبیت. ئامۆژگاریم بۆ خەڵکەوەیە کە جگە لە ڕێخستنی خواردنەکانیان هاوکات پێویستە هەموو سێ کاژێر جارێک خواردن بخۆن و ژەمیان هەبێت. هەروەک نان خواردنی بەیانیان دوای سێ کاژێری دیکە خواردنێکی دیکەت هەبێت. بەو جۆرە هەموو سێ کاژێر جارێک خواردن بخۆن. ڕەنگە کاتێک خەڵکان گویان لەوە دەبێت پێیان زۆر بێت و بڵێن نا. ئێمە خواردنی زۆر دەخۆین بەڵام ئەوە هەڵەیە. چونکە لەو شەش ژەمەدا تۆ خواردنی کەم دەخۆیت و وردە وردە زیاتری دەکەیت. لەو ڕێگەیەوە لەشت چێژ وەردەگرێت و داوای زیاتر دەکات. بەڵام کاتێک کە تۆ یەک ژەمی خواردنت هەبێت خەڵکەیە دەڵێن من تەنها نیوەڕۆیان نان دەخۆم ئەی بۆ قەڵەویم کەم نابێتەوە. بەڵام ئەوە هەڵەیە چونکە تۆ لەشت دەترسێنیت و لەشت وا دەکات خواردنەکە هەزم نەکات و هەربی هێڵێتەوە. بەڵام ئەگەر هەموو سێ کاژێر جارێک خواردنت بە لەشتدا ئەویش دەڵێت ئەها ئەوە خواردنم پێدەدات و خواردنەکەی پێشوو هەزم دەکات. بۆیە زۆر گرنگە خواردنت ڕێک بخەیت. ئەگەرەوە بۆ تۆ قورسا دەتوانی بچیتە لای پزیشک یان ڕاهێنەرەکە ئەو دەتوانێت سیستەمی خۆراک بۆ تۆ دابنێت. زۆر زۆر باشە زۆر سپاسی هەردووکتان دەکەم وەرد و فەرناز. بەردەوام دەبین لە پێشکەشکردنی ئەم ڕێنمایانە بۆ بینەرەکانمان لە هەر شوێنێک دەبن بە تایبەتی بۆ ئێستا تایبەت بوو بۆ بەیانیان تایبەت بووش بۆ سەبان بپەرەمێ هەڵ بدن زانیاریان زێدەتر جوان هەردووکان وەربگرن گەلەک سپاس.